کەم گفتوگوی ئەمڕۆمان لەگەڵ میوانەکانمان لە ماوەی 6 مانگی ئەم ساڵدا چلون و پێشێلکاری بەرامبەر بە ৯ ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستان تۆمار کراوە. ڕێکخراوی پامنێران بۆ ماف و گەشەپێدان ئاماری 6 مانگی ئەم ساڵی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا بڵاو کردەوە. گفتوگۆکەین لەسەر پێشێلکارانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراوە. بۆ پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووس ئەنجامە درێ و جۆری پێشێلکارەکان چین. گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز کاگۆزان خادر سەرۆکی ڕێکخراوی پامنێران. کاگۆزان سڵاو لێبێ، بەیانیت باش، سپاس کە لەگەڵمانیت لە پرۆگرامەکە. گەر پێمان بڵێ ئەمارانی کە خرانە ڕوو چیمان پێڵێن؟ ئایا ئازادی ڕۆژنامەگەری، ئازادی ڕۆژنامەوانی، ئازادی میدیای لە هەرێمی کوردستانە دەستەبەرە؟ ئەم کاتەی ئێوە باشوە بەیانی باش لە هەموو بینەرانی کورسات نوێس و هەموو خەڵکی کوردستان بەداخەوە لە هەرێمی کوردستاندا ساڵ بە ساڵ دەتوانن بڵێن دۆخی ڕۆژنامەنووسی لە هەرێمی کوردستان لە پاشەخشەدایە، ئەوەیش بەهۆی ئەوەیە کە ئەو تەرجمە سیاسی کە لە هەرێمی کوردستاندا هەیە بە تایبەتی کێشە قەیرانە سیاسیەکان لە هەرێمی کوردستاندایە و ئەم پشتی شێر بەبەر ڕۆژنامەنووسان دەکەوێتن. بەداخەوە ئاماری 6 مانگی ئەم ساڵی کە 2023 دڵخۆشکەر نەبوون بۆ ڕۆژنامەنووسان. بۆیە ئێمە لە وەکو ڕێکخراوی پامنێران بۆ ماف و گەشەپێدان سەردانی دەستەی مافی مرۆڤمان کرد و ئێمە راپۆرتەکەمان ئاراستەی دەستەی مافی مرۆڤ کرد بۆ ئەوەی بە داچوون لەسەر ئەم کێسانە بکەن و بە تایبەتی کێسێکی 25 ڕۆژنامەنووس نانبەرکراون کە لە 6 مانگی ئەم ساڵدا بەداخەوە ئەمە دڵخۆشکەر نییە. بۆیە داوامان لە دەستەی مافی مرۆڤ کردووە هەرچی زووە بە دوواداچوون بکە بۆ ئەو هۆکارانە بە تایبەتی لەلایەن بەڕێوەبەر و سەرپەرشتیارانی دەستگایەکان بە بێ میزاجی خۆیان ڕۆژنامەنووس دەنێرنەوە ماڵەوە. بەداخەوە ئامارەکە خۆت ئاماژەت پێکرد 49 حاڵات بەرامبەر بە 99 ڕۆژنامەنووس لە هەرێمی کوردستاندا بوو. بەرلەوەی مادام باسی بابەتت کرد ئەوەی ئێزندانی ڕۆژنامەنووسان لە دەستگا میدیایەکان کارمەندەکانی خۆیان با بڵێنی زیێن 25 ئاماژەت بە ئەو ژمارە کرد 25 کەس حاڵەتیان بەرامبەر ئەنجام درراوە. ئایا ماوانن کە لەلایەوە تۆمارکراون ئەوانن کە خۆیان هەواڵیان بێوەداوە کە لەلایەن دەستگاکانیانەوە ئێزیندراون یان نا؟ لە ماوەی 6 مانگەیە لەسەر ڕاستی هەرێمی کوردستان ئێوە خۆتان تۆمارتان کردوون هەر کەسێک ئێزیندرابێ؟ بەڵێ هەڵبەتە ئەوەی کە لە لای ئێمە خۆمە پەیوەندیمان بە بەشێک لەو ڕۆژنامەنووس و میدیاکارانە کردێکە لە دەستگایەکان نانبەرکراون هۆکارەکەی بەبێ ئەوەی گەڕانتەوە کە تەنها بە میزاجی شەخسی هەم بەڕێوەبەر هەم سەرپەرشتیارانی دەستگایەکە دەگەڕێتەوە. ڕۆژنامەنووس هەبووە کە لە دەستگا دوورخراوەتەوە تەنها کۆمێتێکی بۆ برادەرەکەی خۆی نووسیوە لە فەیسبوک بەیانی لە وەتسئاپ یان لە وەتسئاپی گروپی دەستگایەکە دەریان کردووە. ڕۆژنامەنووسەکە خۆی سەردانی دەستگایەکە کردووە، پێی وتووە بۆچی دەرکراوم. ئەوم بە سەراحەت پێیان وتووە کە چۆن ئەبێ ئەتوو کۆمێت بۆ ئەو برادەرت بنووسی. وش پێی وتێکا کە ئەمە ئەو فەیسبوک ئەو شتە شخصی خۆمە ئەو برادەرمە و هاوکاری خۆمە کۆمێتم بۆ نووسێ. بۆیە بەداخەوە نانبڕیان کردووە دەریان کردووە و بەشێکیشتر لە ڕووی ئادیە سیاسیەوە کە ڕەنگە تەقەبولی ڕەخنەکانی ئەو ڕۆژنامەنووسیان نەکردووە کە ڕەنگە لە فەیسبوک لە ئەکاونتی خۆی ڕەخنەی گرتووە بۆ بەیانی کۆتای بەڕاژەکەی هێنراوە و دەریان کردووە یاخود کەسێک هەبووە یەکوبرێن لەسکی بەستووە گەڕاتەوە دەستگایەکە دوورخراوەتەوە دەرکراوە. بەداخەوە ئامارەکە وا پێمان دەڵێن دڵخۆشکەر نین. بۆیە ئێمە
ئێمە داوامە لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی کرد کە مانگەک بەر لە ئێستا سەردانی وەزیری کاروباری کۆمەڵاتی کوێستان خان کرد بۆ ئەوەی کە ئەوان بێنە سەرخەت بە تایبەتی ئەو پرسە دەرکردنی ڕۆژنامەنووس پەیوەندی بە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی هەیە بۆ ئەوەی هەرچی زووە ئەبێ ڕۆژنامەنووسان لە هەرێمی کوردستان دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ بکرێتن چکە ئەگەر هاتوو ڕۆژنامەنووس دەستەبەری کۆمەڵایەتیان بۆ دروست بکرێتن هیچ دەستگایەک ناتوانێت کارماندەکانی خۆیان بە میزاجی خۆیان دەریان بکە چکە لەبەرەوەی کە عەقدێک لە نێوان ڕۆژنامەنووس و دەستگایەکە هەیە و ئەو کاتی ئەگەر دەستگایەکە پێویستی بۆ ڕۆژنامەنووسە نەبوو ئەبێ 3 مانگ موچەی پێ بداتن بۆ ئەوەی کە بتوانێت ئەو ڕۆژنامەنووسە بتوانێت کارێکی تر بدۆزیتەوە بۆ ئەوەی ئەو سێ موچەیە کاریگەری لەسەر بژێوی ژیانی دروست نەکاتن. بەداخەوە تا ئێستا وەزارەتی کاروباری کۆمەڵاتی وەڵامی ئێمەی نەداوەتەوە بۆ ئەوەی هەرچی زووە کە بتوانین دەستەبەر بۆ ئەو ڕۆژنامەنووسانە دابین بکەین یاخود دروستی بکەین چونکە دەستەبەرکردنی ڕۆژنامەنووس هەم ژیانی ڕۆژنامەنووسەکە دەبێستەوە هەمیش کاریگەری لەسەر ژیان بژێوی ڕۆژنامەنووسان نابێت چونکە لەبەر ئەوەی ئاگە دەستەبەری بۆ ڕۆژنامەنووسان بکرێتن دڵنیام لەوەی لە داهاتوودا وەکو فەرمانبەری حکومی خانەنشین ئەکرێتن لە سندوقەکی خانەنشین بۆی پارەکەی بۆی دادەندرێتن ئەمە شتێکی زۆر باشە بێ بۆ ڕۆژنامەنووسان. بەداخەوە تا ئێستا ئەم حاڵەتە چەند جارە دووبارە ئەبێتەوە بە هەرچی زووە ئەبێ ڕێگری لێ بکەن بۆ ئەوەی کەسی کرد نەتوانێت بە میزاجی شەخسی ڕۆژنامەنووسان لە دەستگایەکان دوور بخاتەوە. باشە کاگۆزان بێنە سەر باسی بابەتی ئازادی میدیای لە هەرێمی کوردستان و پێشێلکارانی بەرامبەر بە ڕۆژنامەنووسان ئەنجام دراون. ینی بەراورد بە ساڵانی ڕابردوو پێشێلکارەکان زیادیان کردووە و جۆری پێشێلکارەکان چینەوەی کە ئێوە بە دوایە چوون لێدانە حەبسکردنە بەندکردنە یان ڕێگریکردنە لە ڕووماڵکردن. هەڵبەتە دەتوانین بڵێن بەداخەوە کە قسەیەکەم ساڵ بە ساڵ پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامەنووسان زیاتر دەبێ و حاڵەتەکان دیاریکراون زۆربەی زۆر ئەو حاڵەتانەی کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە لەلایەن خودی دەستگا ئەمنیەکانن کە هەم دەستگیر دەکرێن و هەم دەست بەسەر کەلوپەلیان دادەگیرێ و هەم سوکاتیان پێ دەکرێ و هەم بەڵێن نامە پێیان پڕ دەکرێتەوە و دەتوانم بڵێم سوکاتی کردن و هێرشکردن و ئەوانە شکاردنی کەلوپەل دەست بە سەداگرتنی ئۆفیسەکان ئەمانە بەشێکی ئەو پێشێلکاریانن کە ڕوبەڕووی ڕۆژنامەنووسان دەبێتەوە چکە میشان وتومانە ڕۆژنامەنووسان کاتێک کە دێنە دەرێت لە ماڵەوەیان ژیانیان لە مەترسیدایە یانێ ناتوانن گرێتی ئەوەی بدەن کە بە سەلامەتی ئەگەڕێنە ناو ماڵ و مداری خۆیان نا چکە لە هەر حاڵەتەیەکدا ڕوبەڕووی پێشێلکاری دەبێتەوە. بەداخەوە ینی ئەم ساڵ ڕێژەکە پێشبینیمان کرد زیاتر بێ و زیاتریش دەرچوو کە ئەو چون حاڵەتە بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بەراورد بە ساڵی ڕابردوو کە 6 مانگی ڕابردوویەکە ڕێژەکە زۆر بووە بەس ئەوەی کە زێگەی دڵخۆشیە کە ئێمە کە دەمانەوێت ئاماژەی بەوە بکەین ڕێژەکە لە پارێزگایەکان گۆڕانکاری بەسەردا هاتووە. بۆ نمونە لە سلێمانی ئەگە سەیری بەراورد بە ساڵی ڕابردوو بکەین ڕێژەکە زۆر دابەزیوە. دەتوانین بڵێن سلێمانی لە 6 مانگی ئەم ساڵە ئارامترین شار کە بۆ ڕۆژنامەنووسان شاری سلێمانی بۆ کە تەنها 4 پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامەنووسان بووە و لە شاری دۆهۆک کە زۆترین پێشێلکاری بوو ساڵی ڕابردووش هەمان دۆهۆک پێشەنگ بووە کە لە 25
پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان بووە ئەمە پەیوەندی بە چیەوەی بەداخەوە کاگۆزان ڕەنگە ببینین خۆمان لە میدیاکانەوە ڕەنگە زۆرترین ڕووماڵی ڕووداوەکان لە سنووری پارێزگای سلێمانی بێ بەڵام خۆشبەختانە کەمترین توندوتیژیەوەی کە تو ئاماژەی پێەکەی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان ئەنجام دراوە پەیوەندی بە چیەوە هەیە بە بڕاییەوە بەڕای من پەیوەندی بە تێگەیشتنی دەسەڵاتی ئەو ناوچێ هەیە توانێتی کۆنتترۆلی ئەو ناوچێ بکە بە تایبەتی ئازادێکی فراهەمی بۆ ڕۆژنامە نووسان دابین کردکە و بتوانن بێنە ناو خەڵک ڕووماڵی خۆیان بکەن بەبێ ئەوەی کە دەستگا ئەمنیەکان هێرشیان بکەیتە سەرێ و هەروەها دەتوانین بڵێن ئەوەش برێن دەستگا ئەمنیەکان بە شێوێشی جوان مامەڵا لەگەڵ ڕۆژنامە نووسان لەگەر دەستگاکانی ڕاگەاندن دەکا هەڵبەتە من هەمیشە وتومە شەرت نییە ئەو کەسەی دەستگا ئەمنیە کە هێرش دەکاتە سەر ڕۆژنامە نووسان گزارشت لە هەموو دەستگا ئەمنیەکانی هەرێمی کوردستان کە هەڵبەتە لە دهۆچیش ئەگەر کەسێک دەستگایەکی ئەمنی کەسێکی ئەمنی هێرش بکاتە سەر ڕۆژنامە نووس ئەمە گزارش لە هەموو دەستگایەکانی ناوچەی دهۆک ئەمنی بکاتن و لە هەولێریشە بە هەماشێت چونکە هەڵبەتە ئەمە دەبێت ڕۆلی دەستگا ئەمنیەکانیش بەرز بنرخێنێن و بە تایبەتی زۆر هاوکاری ئێمن چ لە دهۆک چ لە هەولێر چ لە سلێمانی هەمیشە لە خەتن لەگەڵ ئێمە بە تایبەتی کە هەر ڕۆژنامە نووس دەستگیر بکرێ ئەمە پەیوەندیان پێوەکەین ئەوان بە ڕوحێکی زۆر جوان دێنە سەرخەت بۆ ئەوەی کە بتوانێت کێشەکان چارەسەر بکەین بۆیە میشە ئەمە وتومانە شەر نییە ئەو کەسەی کە لە دەستگا ئەمنیە پێشێلکاریەک بەرامبەر بە ڕۆژنامە نووسێ بکە ئەمە گزارش بێتن بۆ هەموو دەستگا ئەمنیەکان بۆیە ئەبێ دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستاندا ئەبێ بە خۆیان دابستنەوە لێپرسینەوە لەگەر ئەو کەسە بکە کە لە دەستگا ئەمنیەکان کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووس دەکاتن و ئێمە ئاوەتە خوازین ڕۆژێک یەک لە دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستان تەلەفۆن بۆ ئێمە بکە برێ ئێمەش عقوبەی ئەو کارمەندەی ئاسایشە یان پۆلیسەمان داوە کە پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووسان کردووە ئەمە دڵخۆشی دەبی بۆ ئێمە بۆیە ئێمە دەتوانین بڵێن ئێمە هەماهەنگێکی باش دروست بکەین لەگەڵ دەستگا ئەمنیەکان لە هەرێمی کوردستاندا بۆ ئەوەی دەست لەسەر ئەو کێشە و گرفتانە دابنێن کە لە بەردەم ئەو بەرکەوتەی لە نێوان ڕۆژنامە نووس و دەستگا ئەمنیەکاندا هەیە کە بتوانین چارەسەری گونجاویان بۆ بدۆزینەوە بۆ ئەوەی ژیانی ڕۆژنامە نووسان لە کاتی ڕووماڵکردنی خۆپێشاندانەکان یان گواستنەوە هەر هەواڵەیەکدا چۆن دەستگا ئەمنیەکان چۆن بتوانن مامەڵەی جوان لەگەڵ ڕۆژنامە نووسان بکات. سپاس دەکەم کاگۆزان قادر سەرۆکی ڕێکخراوی پەیامنێران سپاس بۆ ئامادەبوونت لە ستۆدیۆکانمان لە هەولێر سپاس بۆ ڕوونکردنەوەکانت بە هیوای کەمبوونەوەی پێشێلکاریەکان بەرامبەر بە ڕۆژنامە نووسان نەکەمبوونەوە هەر بەڕاستی نەمانی پێشێلکاری بەرامبەر بە ڕۆژنامە نووس